شەپۆلی گەرما سەرتەسەر جیهانی کردوتەوە هەر لە عێراقەوە بگرێتە دەگاتە ئیتالیا، کۆریای باشوور، ژاپۆن و چین. لە عێراق نەتەوەی گرتوەکان هۆشداری داوە کە زەڵکاوەکانی باشووری عێراق تووشی بەترین شەپۆلی گەرما بووە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا. شاری ڤێنیسی ئیتالیا درەنگانێکی شەوی سێشەممە کەوتە ژێر شەپۆلێکی گەورەی ئاوەوە و گۆڕەپانی بەناوبانگی سانت مارک بەشێکی نقمی ئاو بوو. ئاستی بەرزی ئاوەکە گەیشتە مەترێک و بربەستەکانی مۆسەی نەیتوانی شارەکە لە ئاوی لافاوەکە بپارێزیێت. شارەزایانی یونسکۆ دەڵێنی ئیتالیا بە ئەندازەی پێوەست هەوڵی نەداوە بۆ پاراستنی شارەکە لە کاریگەری گۆڕانی کەشوهەوا و گەشتیاری بە کۆمەڵ. شەپۆلی گەرمای کۆریای باشوور دەگاتە لوتکا، ئەو گەرمایە سووتینەرە بەلایەنی کەمەوە 22 کەسی کوشتووە لە ناوچەی گەشتیاری شاری میۆنگدۆن. خەڵک بینران کە پانکەی بچووکیان بەدەستەوەیە و ئایسکریمیان دەخوارد، هاوکات ئامێری دژەخۆر و ساردکەرەوەی مل لە دوکانەکاندا دەفرۆشران. من بەم گەرمایە پانکە بەکاردەهێنم. هۆکارەکەشی ئەوەیە ئێستا خەڵک زۆر بەکاری دەهێنن و دەموچاوم زۆر فێنک دەکاتەوە. زیاتر لە 1690 کێڵگەی شاری نۆسان کە دەکاتە نزیکەی 1057 هێکتار کە بەشێکیان کێڵگەی شووتی و برنجن، بەهۆی بارانبارینی بەخۆر لەو ماوەیەدا زیانیان بەرکەوتووە. گوندەکەم دووبارە و سێبارە بەهۆی گۆڕانکاریە زۆرەکانی کەش و هەواوە زیانێکی زۆری پێدەگات. هیوادارم حکومەت ویزگەی زیاتری پەمپی ڕاکێشانی ئاوی ئاوەڕۆ دابنێت. لە ڕۆژی چوارشەممە گەردەلوولی خانۆن لە نزیکە و کیناوە بەسەر باشووری ڕۆژەوایی وڵاتەکە تێپەڕی تابلۆکانی ڕەکلامی سەرجادەکانی شکاند و زیانی بە ئۆتۆمبیلەکان گەیان. سەرجەم گەشتەکانی فڕۆکەخانەی نەها لە پایتەختی ئۆکیناوە بەهۆی خراپی کەشوهەوا هەڵبەشێنرانەوە. خەڵکی ناوچەی بەناوبانگی ئاساکۆسا لە تۆکیۆ بە پانکەی دەستی و چەتر و ئایسکریم خۆیان لە گەرما دەپارێزن. پلەکانی گەرما لە زۆرێک لە ناوچەکانی وڵاتەکەدا گەیشتووەتە 35 پلەی سەدەیی یان 95 پلەی فەرهەناڵ. ئەمڕۆ کەمێک فێنەکە، بەڵام ئەم هاوینە زۆر گەرمە. بێ پانکە بەرگەی ئەم کەشوهەوایە ناگرم، بۆیە ئەمڕۆ پانکەیەکم لەگەڵ خۆم هێنا. ئەو گرتە ڤیدیۆانی لە سۆشەڵ میدیا بڵاوبوونەتەوە وەها نیشان دەدەن لە فاوێکی تۆن کە بەهۆی چەند ڕۆژێک لە بارانبارینی بەخۆر ڕێگا و کەڵگەکانی لە شاری مینتۆگۆ کە یەکێکە لە گەڕەکە گۆنشینەکانی بێژنگی پایتەختی چین لە ئاو نقم کردووە. لایەنی کەم 11 کەس گیانیان لە دەستداوە و 13 کەسیش بێسەر و شوێنن بەهۆی ئەو بارانبارینە میژویە لە بێژنگ.